کۆنسێرتێکی ساز کردووە دوای چەندین ساڵ بەڕاستی ئەوە هەمووی دڵسۆزی و خۆشەویستیە بۆ مامۆستا عەدنان. خەڵکێکی زۆر هەر لێرە چاوەڕێ تەنها وێنەیە لەگەڵ مامۆستایە بگرێەوە گەرم و گوڕێکی زۆر باشیشی پێوە دیار بۆ ئەمڕۆ کۆنسێرتەکە. مامۆستا چۆن بۆم کۆنسێرتە و لێرە ساز کردبووە؟ وەڵاهی ترەوە چەند نزیکەی ساڵێکە هەر چاوەڕێی هۆڵێکمان و هۆڵێکی باش دەستکەوە ئەم هۆڵەمان دەستکەوت بۆیە هاتین. پلان و بەرنامەتان هەیە بۆ بەریتانیا؟ ئیشەڵڵا بەڵێ بۆ ساڵی داهاتوو ئیشەڵڵا. دەستان خۆش بێ مامۆستا. بووم کرد کۆنسێرتێکی جوان بەم شێوەیە لە وڵاتی هۆڵندا بکرێ. کوردستان هەمووی لە شوێنێکی بچووکە کۆ بووە و زۆر بە خۆشحاڵیەوە بەشدار بووم و گوێبیستی ئەو بەرهەمە جوانانەی مامۆستا عەدنان بوو. تا چەند گەرم و گوڕی پێوە دیار بوو؟ زۆر جوان بوو بە شێوەیەکی زۆر جوان و بە کوالیتێکی باش گوێبیستی بەرهەمەکان بووین و جەماوەرێکی جوانی کوردیش لێرە بەشدار بوون. زۆر جێ خۆشحاڵیە. سپاس بۆ ئەمڕۆ لەم کۆنسێرتتان لێرە ساز کرد لەگەڵ مامۆستا عەدنان کەریمە. سپاس بۆ کەناڵی ئاسمانی کورسات کە ئەم هەلەی ڕەخسان و ئێمە هاتین بۆ هۆڵندا بۆ شاری ئۆترێخت توانیمان ئەم کۆنسێرتە ئەنجام بین. هەڵبەت ئەم کۆنسێرتە دوای گەشتە کۆنسێرتی زۆر بووە کە لە کوردستان لە شارەکانی کوردستان لە شار و شارچکەکانی کوردستان بە ئەنجام مانگەیانوە و سپاسی تایبەتم بۆ مامۆستا توانە خورشید کە توانی ئەو موزیکە جوانە بنووسێتەوە و سپاسی تایبەت بۆ زانا عەزیز کە توانی ئەم گەشتە لە سەرەتاوە ڕێک بخە تا ئێستا. پلان و بەرنامەتان هەیە بۆ بەریتانیا ئەم کۆنسێرتانە سازکە؟ ئەگەر بڕەخسێ هیچ ئێمە لاریمان نییە بۆ نە بەس ئەگەر بڕەخسێ. چۆن بوو بیرتان لەوە کردەوە لە هۆڵندا بیڕەخسێنن بۆ لە ئەڵمانیا نەبوو بۆ لە شارەکانی کە نەبوو کارەکەی چی بوو؟ لەبەرەوەی کە ئەو بەڕێزانی کە لێرە کارەکانیان کرد زۆر بە گورج و گۆڵان و ئازایانە ئیشەکان برد بەڕێوە و ڤیزەمان وەرگرت و توانیمان بین بۆ ئێرە. هیوادارم بتوانین لە شارەکانی تریش و لە وڵاتەکانی تریش هەر بیکەین. چیت هەیە بۆ هاوڕێکانێ دەست و پەنجەیان خۆش بێت زۆر ماندوو بوون؟ سپاس زۆر جوان موزیکیان ژەنی من هەمیشە لێیانەوە فێرە بم هەمویان زۆر بەتوانان و حەزیشەکەم هەر لێرە سپاسی دکتۆر باوان بازیام بکەم کە ئەو هات بۆ سەیری کۆنسێرتەکە بەزێ منەمان هێژ ئیشی ترمان پێ سپارد زۆر پێزانینم هەیە بووی. قوربانی زۆر سپاس. زۆر سپاس. دەستیان خۆش بکەن هیوادارین لەمە دووە یعنی لە داهاتوودا کۆنسێرتی زیاتریش بکەن و زۆر سپاسی مامۆستا عەدنانیش دەکەین و هیوادارین ینی هونەرمەندی زیاتریش بێنن بۆ هۆڵندا. جەوەکەی چۆن بوو؟ بەڕاستی جەوێکی زۆر خۆش بوو یعنی ئێمە لە غوربەتیدا پێویستمان بەو جوانەیە. چیت هەیە بۆم کۆنسێرتانە و بەردەوام بوونی؟ هیوادارین بەردەوام بن هیوادارن کۆنسێرتی تریش بکەن و دەستخۆشییان لێ دەکەین و سپاسیان دەکەین. چەندێ ڕێ و بڕیوە هاتی بۆم کۆنسێرتە؟ بەڕاستی یعنی هۆڵندا خۆی بچوو کە 3 ساعتە بەڵامی من 5 ساعتم بەڕێوە لەبەرەوەی هەندێک کەم و کوڕیە بوو یان هەندێک چۆن دەڵێ مانیان گرتو بوو لەبەر پاسوشتیەوە 5 ساعتم بڕیوە. ئەمڕۆ چۆن هاتی بۆم کۆنسێرت؟ Ez hatım zav memnun bum, zav fıntku, zav hoş bu, zav teşekkür ederim. چۆن بوو؟ خۆش بوو بەلاتەوە؟ Zav hoş bu, vallahi. سێتە خۆش. Keles spas.